بسم الله الرحمن الرحیم. مسلمانانی خۆشەویست و هاوڵاتیانی کوردستان، هەمومان ئەزانین ئێستا ئێمە لە دەڕۆژی ذیلحیجەیین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کارکردن و پەرستشکردنی خوای پەروەردگار و خێر و سەدەقەکردن لەم ڕۆژانەدا لە لای خوای پەروەردگار خۆشەویستترینە. بۆیە ئازیزان و خۆشەویستان، نەخۆشخانەی میهرەبانی پشت بەخوای پەروەردگار هەڵ ئەسێ بە دابینکردنی جیهازی MRI کە جیهاز و ئامێرێکە بۆ نەخۆش خزمەتێکی گەورە ئەکا و زۆر پێشکەوتووە. و هەروەها ئەوەی شایەنی باسە کۆی داهاتی ئەم ئامێرە بۆ منداڵانی بێباوکە کەوا لە نەخۆشخانەی میهرەبانی 3000 منداڵی بێباوک بیمەیان بۆ کراوە و خزمەتیان ئەکرێ. بۆیە تۆی موسڵمانیش هەوڵ بدە بە پێی توانای خۆت، بە پێی ئەوەی کەوا خوای گەورە لە خەزێنە و گەنجێنەیە شتێکی پێداوی، هەوڵ بدە لەم خێرە نەبڕا و لەم سەدەقە جاریەیە بەشدار ببە بە هەر پشکێک و بە هەر بەشێکی خێری بێ کە لە تواناتا هەیە، هەتا ئەو جیهاز و ئامێرە بمێنێ و خزمەتی مناڵانی بێباوکی پێ بکرێ، خێر و پاداش بۆ تۆی موسڵمان دێ. هەمووشمان ئەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ من و ئەو کەسەی کەوا کەفالەتی و چاودێری مناڵی بێباوک ئەکا وەکو ئەم دوو پەنجەیە واین، واتە تۆ کە نیاز و مەبەستت ئەوەیە کە بەشداربی لە کڕینێ ئەم جیهاز و ئەم ئامێرە خزمەتی مناڵانی بێباوک بکەی، ئینشاء الله تعالی لە ڕۆژی قیامەت و لە بەهەشتا زۆر نزیک ئەبیت لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم. خوای گەورە دڵی هەموو لایەکمان نەرم بکا بۆ ئەوەی کەوا خێر و سەدەقە و چاکە بکەین و لە هەموو لایەکمانی قبول بکات. والسلام عليكم ورحمة الله وبركاته. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.